بینەرانی ئازیز کوردستانیانی هێژا و کاتتان باش ئاوتەخوازم لە هەر شوێنی کەم زیانە دەژین بەختەوەر و شاد بن لە درێژە بەرنامەکانی ئەو شۆماندا لە ڕوانگە لە خزمەتەوە خۆشەویستاندام و ڕوانگەش وەک چەند بەرنامەی ڕابردوو دا پڕژێتە سەر بەشی شەڕی ئێران و ئیسرائیل و ئەروە لەو بەرنامەیەشدا هەوڵ دەدەین باس لە دانیشتنە نوێیەکانی نێوان ڕژیمی تێڕۆریستی ئێران و وڵاتی ئامریکاش بکەین. بۆ ئەمە بەسەداوام لە بەڕێز کاک عومەری باڵاکی ئەندامی دەستەی کارژێڕی حیزبی دموکراتی کوردستانی ئێران کردو کەوێک ڕاگەنگەشەوە پرسە بکەین تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بمێنەوە. کاک عومەر و کاتت باش. سپاسکەجانەوە کاتی تۆ باش و سپاس لە هاوڕێیانیش. زۆر سپاس. کاک عومەر با لە پرسیدان وستانەکانی نێوان ڕێژیم و وڵاتی ئەمریکاوە دەست بە بەرنامەی ئەو شۆ بکەم. هەروەک لە هەواڵەکاندا بیسترا و بینراویشە قرارە گەڕی نوێی دانوستانەکانی نێوان ڕژیم و وڵاتی ئەمریکا دەست پێ بکاتەوە. بۆ ئەم گەڕەش لە هەواڵەکاندا باسڵەوە کراوەکە دانیشتنەکان لە وڵاتێکی ئوروپایی بەڕێوە دەچن. ئەگەرچی لە دانیشتنەکانی پێشووتریشدا چەند جارێک کە لە قەتەر بەڕێوە دەچوون تا پێش دانیشتنەکان شوێنیان بە شێوەی 100% ڕوون نەدەکردەوە شوێ، بەڵام ئێستا بەتایبەت لە ئیکسەکەی ترامپیشدا بازلەوە دەکرێت کە لە یەکێک لە وڵاتانی ئەوروپایی و بە شێوەی وازەهێش باز لە وڵاتی نۆڕوێژ دەکەن کە بەڕێوە دەچێت. ئەم شوێن گۆڕچەیە بۆچی دەگەڕێتەوە؟ وڵا لە ڕاستیدا ئەوەی کە جەنابەت ئیشارەت پێ کرد کە ترامپیش لە بەئیسلا لە ئەو ئیکسدا باسی کردو ئەوانە تەبیعەتەن بەپێی ئەو لێکەوتانەی کە لە دانیشتەکان کەوتوتەوە ئەوە بە تایبەتی لە ماوەی پێش شەڕی 12 ڕۆژەکەدا کۆمەڵێک دانیشتن و کۆمەڵێک چاوپێکەوتن هەبوو لە مابینی نوێنەرانی ئێران و ئەمریکا و کۆمەڵێکیش تەناقوزات هەبوو لە ڕاگەیاندنەکاندا. ئەمریکایەکاندایان کورد ڕاستە و خۆیە، ئێران دەیکوت ناڕاستە و خۆیە و میوانداریەکەش بە میوانداری وڵاتی قەتەر بوو. بەڵام دوای شەڕی 12 ڕۆژە ئەگەر چاو لێ بکەین قەتەر بۆ خۆی کەوتە بەر هێرشی موشەچی کۆماری ئیسلامی بە حکمی ئەوەی کە بە ئیسلا پایگای ئەمریکایی لێ، بەڵام قەتەر لە ڕاستیدا هەڵوێستێکی توندی هەبوو بە نیسبەتی ئەو هێرشە و ئیدان بە دەردی ئەنەکوتنی سەرکۆنەی ئەم هێرشەی کردووە لەگە سەرکۆنەکردنەکەشدا حتا باسی لە وەی کرد کە ئێمە مافی خۆمانە کە بە جۆرێک لە جۆرەکان دیفاع لە سەروەری وڵاتەکەی خۆمان بکەین و بە پێی ڕاگەیاندنەکانیش کە بڵاو بۆەوە بەشێکی لەو موشەکانەی کە تەقێندران هەرچەند ئەمریکایەکان دەڵێن ئێمە کردومانە، بەڵام سوپاس لە قەتەریش دەکەن کە بەس بە ئیسلاح دژە هەوایی قەتەریش هاتوۆتە جواب و موشەکەەکانی تەقاندوتەوە. دەیتەبیعە لە حاڵەتێکی ئاوادا وڵاتێکی وە قەتەر نابێتە میزبان، هەم بە دەلیلی وەی کە وڵاتەکەی کەوتۆتە ژێر ئەم هەڕەشە و بە هێرشانە، هەم دەلیلی دووەمیژەوەیە ئێرانیەکانی ژەوی احتیمادان نەماوە بە وڵاتێکی میزبان کە لەوێ ڕابێ بە ئیسلاحی خۆی هێزەکانی ئەمریکایی لە تقریبەن لە قەراغاوەکانی نزیک ئێرانێدا پایگایەکی گەورەیان هەیە و ئەوانیش لە ڕێن لە ڕێگای لایەن ئەمریکاوە کەوتونە بەرهێرش و بەر لێکەوتە بووە گۆڕینی شوێنەکە ڕەنگە شتێکی زۆر سیر نەبێ بەو لێکدانەوە بەو خوێندنەوە شتێکی زۆر سیر نەوەت بە تایبەتی وڵاتی نۆڕوێژش کە ناوی هاتووە. وڵاتی نۆڕوێژێک لە وڵاتانەیە کە لە میوانداری ئەم جۆرە حەل و فەسڵی ئەو جۆرە کێشانەدا مێژوویەکی دوور و درێژی هەیە، چ لە بە ئیسلاحی خۆی لە حەل و فەسڵی کێشەکانی بینی بە ئیسلاح دەستەی ئۆپۆزیسیۆنی وڵاتان مەسەلەن دایبنێ هێزە شۆڕەجێڕەکانی وڵاتان دەگەڵ وڵاتەکانی خۆیان، مەسەلەن فەلەستین و ئیسرائیل، یعنی ئێمە مەسڵمەوەیە ئەوانە تەجروبەیەکی زۆریان هەیە لەو بابەتەی، بۆیە ڕەنگ بێ وڵاتی نۆڕوێژ بارحاڵ هەم لەلایەن ئێرانیەکانەوە هەم لەلایەن ئەمریکاوە مەقبوڵیەتی ئەوەی هەبێت کە بۆ میوانداریەکە لەوێ بە ئیسلاح میوانداری بکردرێەوە ئەوانە دووەوە خاڵێکی دیکەش کە جێگای سرنجەوەیە کێشەیەک ئێستا لەگەڵ ئەوروپایەکان هەیە.
بێزگە لەو شەڕی 12 ڕۆژەی ئیسرائیل و ئەمریکا لەلایەک و ئێران لەلایەکی دیکەوە مەسلەی بەرجام و مەسلەی هاتنەوە گۆڕی بە ئیسلاحی خۆی ئەوەی پێی دەڵێن مەکانیزمی ماشە و کۆمەڵک مەسایلی دیکەش تەبیعیە وڵاتانی ئەوروپایی دەگەڵ ئەوەی چەند وڵاتێک نێویانەیە بەڵام کولی ئەوروپا لە ڕاستیدا دەرگیری ئەو مەسلەیە بە جۆرێک لە جۆرەکان بووە بردننی ئەو مزاکرە بۆیە ئەگەر وابێ بردننی ئەو مزاکرە بۆیە ڕنگ بێ پەیامێکیش بۆ ئەوروپایەکان کە لە سەر دەستی ئەوروپایەکان بگەن بە حەل و فەسڵێکی دیپلۆماسی بۆەوەی کە بتوانن چارەسەری ئەو بابەتە بکەن. بەڵێ کاکومەر باست لە لێکەوتە کرد لە قسەکاندا هاوکات شەڕیشت بەکارهێنا لێکەوتنەکانی دانیشتن لە پێش شەڕەکە جاو پرسیارە دەخڵقێت شەڕی 12 ڕۆژەی ئیسرائیل لێکەوتەی ئەرێنی دانیشتەکانی نێوان ڕژیم و ئەمریکا بوو؟ لە ڕاستیدا بڵێ دەتوانێت وابێ جوگە دەلیلەکەشی زۆر ڕوونە ئەم دانیشتانە گەرگەیشتبانە ئەنجامێک ئێران بە ئیسلاحی خۆی قبولی ئەوەی کردبا قبولی ویستەکانی ئەمریکای کردبایە ڕنگ بە ئیسرائیل نەچوو بە ئەو فازەیە جا ئێستا ئارێ قبولی ئەو ویستانە بە قازانجی جمهوری ئیسلامی بە زەرری جمهوری ئیسلامی ئەمە بە قەزیەکی دیکە کە دیارە حتمما بە زەرری خۆیان دیتویانە و بۆیە نەچوونە دێ و ئەو فازە کە قبولی ئەوە بکەن دوای وی کە ئەو دانیشتانە دیتیان ئەمریکایەکان و دیتیان کە بە هیچ ئەنجامێک ناگات تەبیعیە ئەوەی پێی دەڵێن چرای سەوز ئەو چرا سەوزایان دەبیدا بێ بە ئیسرائیلەکان کە ئیدینا هیچی لێشی نابێتەوە بۆی زەختێک فشارێکی زیاتر بۆ سەر کۆماری ئیسلامی بێنن تەبیعیە ئەو هێرشانەی ئیسرائیل و سەر ئێرانێ دەستی پێکردووە بە خۆشمان دیتمان کە ئیدی لە جەریانی ئەم شەڕەدا ئێران نەک دیفاعی پێنەکرا دیفاعێکی بەو جۆرەی پێنەکرا بەڵکە تەقریبەن هەر جۆرێک بە جۆرەکان ویستی بڵێ ئەمنیش هەم و زیانێکی گەورەی مادی و خەسارێکی گەورەی ئینسانی لێکەوت و تەبعاتێکی زۆرتریش کە لە ئایندەدا دەردەکەوێت ئەو تەبعاتەشی لێکەوتەوە بۆیە بەڵێ ئەو دانیشتانەی پێشتری ئێران و ئەمریکا کە پێکەوە هەیان بوو لە قەتەر و ما یەک دوو جاریش لە ڕۆما هەیان بوو تەبیعیە و پەیامەیدا بە دەوڵەتی ئەمریکاوە پەیامەیدا بە دەوڵەتی ئیسرائیل کە نا بەو دانیشتانە ئێران دەیهەوێەوە کات بکوژێ ئەو بەرداشتی وان کات بکوژێەوە کات بۆ خۆی بکڕێەوە بگاتە ئەو ئەنجامی کە بۆ خۆی دەیەوێت بۆ ئەوان بە پێی لێکدانەوەی خۆیان و پێی استراتیژی خۆیان دەست پێشخەریان کرد بۆەوەی کە ئیدێ ئەو کاتە لە دەست کۆماری ئیسلامی بێن نەدەێت. باسی پامەکەی ترامپمان کرد کە لە ئیکسدا لەسەر دانیشتەکان موسیبووی باسی لێکەوتەی منفی دانیشتەکانیشمان کرد کە شەڕی لێکەوتوتەوە هاوکات ترامپ لە ئیکسەکەیدا لە یەک دوو ڕۆژی ڕابردوودا نووسی بووی کە براوەی دانیشتەکان دەبن شەڕی 12 ڕۆژە و لێدان لە هەیمەنەی ڕەژیم ئەو توانایە بە ترامپ دەدا پێش گەڕی نوێی دانوستانەکان خۆی بە براوە بزانێت یان نەخێر هێزی ئەمریکا ئەو قدرەتە بە ترامپ دەدات کە ئەوانە بەیان بکات. دەزانین چۆنە با ئەوەی نەخوێنینەوە ئەمریکا خۆی دەڵێت چی بختیار بخۆیەتی وەنیە باما بینە نێو ئەو قالبەی کە ئێستا کۆماری ئیسلامی تێدایە کۆماری ئیسلامی ئێستا لە بارودۆخێکدایە لە قالبێکدایە لە چوارچێوەیەکدا قراری گرتووە یان دەبێ بچێتە سەر میزی مزاکرە کە چۆ سەر میزی مزاکرە دەبێ بە ئیسلاح ئەو ویستانەی کە ئەمریکا هەیەی ئەو ویستانە قبول بکە یان ناچێتە سەر میزی مزاکرە کە نەچۆ سەر میزی مزاکرە بە پێی ئەو تاریخ و ڕێکەوتانی کە ئێستا هەیە بێزگە لە مەسلەی شەڕ و لە قدرەتی نیزامی ئەمریکا و لە فڵانە دەبینین بەرجام دوای 10 ساڵان لە ئۆکتۆبری 2025 دا یان بەسەرەن بە ئیسلاحی خۆیان لە ڕزبەرە ئەگە هەڵم نەکردوێ ڕزبەری ئەو ساڵدا تەواو دەبێ ینی بەرجام تەواو دەبێت کە بەرجام تەواو بوو ئەنی لە ڕاستیدا نەگەیشتونە ئەو ئەنجامەی کە لە بەرجامدا بەدوایەوە بوون دەی تەبیعیە ئێستا جمهوری ئیسلامی بێزگە لە مزاکرە لەگەڵ ئەمریکایە یان بێزگە لە شەڕ لەگەڵ ئیسرائیلێ ئێستا تووشی مشکلەیەکی دیکەش بووە ئەویش مشکلەکە
ئەوەیە کە وڵاتانی ئەوروپایی ئێستا زۆر لەسەری سوورن بە تایبەتی ئەو سێ وڵاتەی ئەوروپایی لەسەری سوورن و کە بەرحاڵ ئەو مەکانیزمی ماشە جارێکی دیکە کە لە بەرجامدا هاتووە لە بەرجامدا ئەو خەت و نیشانە دیاری کراوە کە مەکانیزمی ماشە چۆن جارێکی دیکە واردی مەدانەکە دەبێتەوە چۆن ئەو بەئیسلا حەسارە ئابووری یا محاسرە اقتصادیانە یا محاسرە نیزامی و سیاسیەکان دێتەوە سەر کۆماری ئیسلامی ئەمانە کارا دەکەنەوە گەڵیان کارا کردەوە دەی نیزامی جمهوری ئیسلامی دەگەڵ مشکلەیەکی یەکجار عەزیم بەرەو ڕوو دەبێت مشکلی اقتصادی مشکلی کۆمەڵایەتی مشکلی سیاسی مشکلی پەیوەندێنەوە دەوڵەتیەکان و کۆمەڵک مەسائلی دیکە چووگە ئیدی ئەمەیان ئەوە نییە بڵێ وڵای موشەچێکە دێ و موشەچێکە دێ و بەری دەگرن یا مەسەلەن دای بنێ دیفاعێکی هەوایی دەکەن یا دیفاعێکی زەمینی دەکەن نا ئەمە قراردادێکی نێو دەوڵەتەیە قراردادێکی نێونەتەوەیە سازمانی ملل پەسەندی کردووە ڕێکارەکانیشی پەسەند کردووە تقریبان دەبێتە قانونێک و سیرەکەی لەوەی دایە کە هیچ وڵاتێکی لەو پێنج وڵاتی کە ئەندامی ئەندامی دایمی شوڕای ئەمنیەتن هیچیان ناتوانن تۆی بکەن ئەوەش دەبێتە باعیسی وی کە ئیدی نەچوونی و نە رووسیا کە جاران جمهوری ئیسلامی پشتی پێدەبەستن لانێکم بۆ وتۆی قەتعنامەیەکی ئێستا ناتوان ئەوانیش وتۆی بکەن بۆی ئۆتۆماتیک دێتەوە شەڕیێران و ئیسرائیل و ئەمریکا لەلایەکی و فعالکردنەوەی مەکانیزمی ماشە لەلایەکی ئەو خەساراتانەی کە لێی کەوتووە و ئەو ناڕەزایەتە داخڵیانەی کە لێ نێو خۆی هەیەی نیزامی کۆماری ئیسلامی تووشی هەجەلێک تووشی گیرروگرفتێکی گەورە دەکات هەر بۆیەشە من پێم وایە بەش بە حاڵی خۆم نیزامی جمهوری ئیسلامی لە نەهایەتدا تەسلیم دەبێت بەرحاڵ بە دووی حیسیەتێکدا دەگەڕیانی تەسلیم بوونێکی ئابرومەندانەدا دەگەڕێت بەڵام وڵا زەحمەتە و تەسلیم بوونی ئابرومەندانش بتوانێت مسۆگەر بکات لەو ئاخر و ئەخرێنێت بەڵێ جا کاکومەر پرسیارێکی دیکە ئەگەر هەتایارە تەسلیم نەبوو کۆماری ئیسلامی لەو شەڕ و لەو دانیشتانەدا چی وەدەست کەوتووە هیچی وەدەست نەکەوتووە هیچی وەدەست نەکەوتو زۆریشی لە دەست داوە چونکە جمهوری ئیسلامی دەیتوانی خۆی تووشی و شەڕەنەکە یعنی دەیتوانی نێڵێ پێش بەو شەڕە بگرێ پێش بە ئیسرائیل بگرێ پێش بە ئەمریکا بگرێ و پێش بەو هەموو خەسارەتە گیانی و ئینسانی و ماڵیەی کە لی کەوتو بگرێ هیچی دەست نەکەوتو بەڵکە زۆری لە دەست داوە زۆری لە دەست داوە مەوقعیەتی ئێستای جمهوری ئیسلامی زۆر لە ڕزۆکترە لە پێش شەڕی 12 ڕۆژە و لە پێش شەڕی 12 ڕۆژەش زۆر لە ڕزۆکترە لە بە ئیسراعی خۆی تا ئەو کاتانێکە لەگەڵ ئەمریکا دەچوونە سەر میزی مزاکرە ئەگەر ئەو کاتانێکە ئەو لە 7 ئۆکتۆبر بەولاوە نظامی جمهوری ئیسلامی ڕاستەکەی دەبوو دەفریای خۆی بکەوێت لە 7 ئۆکتۆبر بەولاوە کە حەماس هێرشی کرد بۆ ئەو هێرشێ کرد بۆ سەر ئیسرائیل و ئیسرائیل بە ئیسلاحاتە دەنگ و دنیا لەسەر ئیسرائیلێ بە جۆرە بە تایبەتی وڵاتانی ڕۆژاوای و ئەمریکایی هاتنە سەرخەت و ئیسرائیل ئیدی مەرحلە بە مەرحلە لە گروپە نیابەتیەکانی جمهوری ئیسلامیدا و بەرحاڵ هیچ سەر وەزعێکی پێوە نەیەشن و حتا تەنانەت ڕوخانی بەشار ئەسەد هەموویان پەیام بوون بۆ کۆماری ئیسلامی بە کۆماری ئیسلامی دەیتوانی لەو فرسەتانە کەڵ وەرگری خۆی کاکاتەوە بتوانێت دەگەڵ بەس بە ئیسرا ئەمریکایان دەگەڵ دنیای غەرب ڕێککەوتنێک بک بۆی کە خۆچی دیکەت خۆی تووشی ئەو مشکلاتانەکە بەڵام ئێستا دەلیەکەشی وێ ڕەنگ بێ نەیتوانی بێدە بۆچی ناتوانێت چونگە پایەکانی لەسەر ئەوەی داڕێژرا وەختی پای نیزامێک لەسەر ئایدۆلۆژیاک داڕژراوە ئایدۆلۆژیاش دەبی سادر کرێ بۆ تەواوی دنیاە و بە تایبەتی بۆ مەمالیکی مەسەلەن دایبنێت چگە ئایدۆلۆژیاکە ئایدۆلۆژیایکی ئیسلامی لەسەر مەسەبی شیع و باوەڕدار بە وەلایەتی مطلقەی فەقیە بۆەوە ڕاستەکەی ناتوانێت پاشەکشەی لێ بکە کە پاشەکشەی لێ بکە زار لە نێو خۆی دەڕوخێ لە نێو لایەنگرەکانی دەڕوخێ بۆیە لەو بابەتەوە نظامی جمهوری ئیسلامی تووشی وەزعیەتێکی یەکجار خراپ بۆ کە لە توولی تاریخیان لە توولی مێژووی و 46 ساڵی خۆیدا تووشینەوە ئەم دانیشتانە ئەگەر بەو شێوەی کە تایڕ شڕۆ بکراوە پرسی دانیشتن دەکرێت بە جۆرێک کۆماری ئیسلامی لە کورسی هێزەوە کە پێشتر لە دانیشتەکان هەیبوو دەچۆ بەرجام ئێستا لە کورسی بێهێزیەوە بڕاتەوە بەرجامە بەستمەوەی کە جۆرێک گەڕانەوە بۆ بەرجامە یا ئامانج دووبارە کاتکڕین و
گەیشتنە ڕێککەوتنێکی کاتیە. نا من پێم وانە پێم وایە جمهوری ئیسلامی بە دوای کاتکڕیندا هەیە ئەوەی کە جەنابەت دەڵێ کات بۆچی کات بۆی کە بتوانێت خۆی جارێکی دیکە باسازی بێتەوە. بەڵام هەڕەشەی شەر هەیە نا ئەسەن ئیجازەی پێ نادەن. دەزانی چۆنە ئێستا تۆ چاو لێ بکە حتا جمهوری ئیسلامی ئەو شەڕە 12 ڕۆژە دەستی پێ نەکرد بوو دوو سێ دەوەڵەن هەیمەنەیەکی هەبوو. ئاسمانی ئێرانێ زمینی ئێرانێ لەشکری ئێرانێ سوپا و نیزامی ئێرانێ هەمووی هەیمەنەیەکی بوو بەڵام لەو شەڕە 12 ڕۆژەیدا و هەیمەنە تێکشکە. ئەمە لایەکی دیکە بۆ دیفاع لە خۆی هاد لە ئەنواعی موشک استفادەی کرد لەو موشەکانی کەیدی دنیا ئەوە نزیک بە 20 ساڵ 20 چەند ساڵە دنیا هاواری دێ کە دەڵێ نابی نظامی جمهوری ئیسلامی دەستی بەو تەسلیحاتە ڕابگا کە کوشتاری جەمعی پێدەکرێت دەگەڵ بۆمبی ئەتۆمی. بۆمبی ئەتۆمی یەکێک لە شتەکانە تۆ وەختێک بوشەچێک 2000 کیلومتر بردێتی حتمما نیزافەشی دەکا بۆەوەی کە 3000شی هەبێ و 4000شی هەبێ و بەو شێوازی کە ئێمە دیتمانی دی بە وەزعەتەیەتوان دیتوان. ئێستا وڵاتانی ئەتا ڕاستە ڕنگ بێ لە جەریانی شەڕەکەدا وڵاتانی دەوروبەری بە ئیسلا ئێرانش هێرشەکانی ئیسرائیلیان محکوم کرد بێ بەڵام لە حقیقەتدانا هەوانیش هەموو هەریەکەی لە بارێکەوە ترسی وایان هەیە کە نظامی جمهوری ئیسلامی بەو ئایدۆلۆژیای کە هەیەی و بەو فکریەتەی کە هەیەی بە تایبەتی لە ماوەی ئەو 40 چەند ساڵەدا کە کردوویەتی دەستێوەردان دە وڵاتاندا دروستکردنی گروپهای نیابەتی تۆریزمی کردوتە تۆریزمی دەوڵەتی بارمتەگرتنی کردوتە بارمتەگرتنی دەوڵەتی و کۆمەڵک مەسالیانی شەرعیەتی پێداون تۆ کەسێک بە سەفەر دەچێتە ئێرانی هاوڵاتی مەسەلەن وڵاتێکی ئوروپایە بە بارمتە دەیگرن ئەنگێکی جاسوسی لێ دەدەن بۆەوەی کە بتوانن جاسوسیی خۆیانی پێبەردەن ئەنگێکی جاسوسی لێ دەدەن بۆەوەی کە بتوانن پوڵێکی پێوەرگرن معاملاتێکی پێ بکەن و دنیایەکشتی دیکە لەو بابەتە بۆیە ڕاستەکەی نیزامێکی لەو بابەتە مەقبوڵیەتی نییە لە جامعەی جەهانیدا ئەوان زۆری حەولدە ینی دنیای غەرب ئەو هەموو مەماشەتان لەگەڵ جمهوری ئیسلامی کرد چونکە پیان وا بوو ئەم هەیمەنەی هەیە ئەم قدرەت و هەژمونیەی هەیە دەبی دەگەڵی تەعامل بکەن و وردە بیەنە سەرمیزی مزاکرەوە بتوانن لە کۆمەلگای جیهانیدا جێگای بۆ بکەنەوە ینی مەهاریکن بەڵام بەو شەڕە معلوم بوو کە نایدی جمهوری ئیسلامی قابلی ماهارکردن نییە بەڵکە دەبی بیرێکی دیکەی بۆ بکەنەوە کە ئەمن پێم وایە لەو دانیشتانەی کە دەیکەنەوە تازە بۆ مزاکرەش دەیکەنەوە کە ڕنگ بێ من بە زەحمەتی دەبینم ئەو مزاکرە تەنیاوەکی لە ئەوڵ ڕاداکتم جمهوری ئیسلامی لە ناعیلاجی و لە بێتوانایی و بۆەوەی خۆی لەو موقعیەتە ڕزگار بکە بۆەوەی بتوانێت بچێتەوە سەرمیزی مزاکرە کە چۆت سەرمیزی مزاکرەش بە شتێکمان بەبیر بێ لە مزاکرەی دوو لایەندا کە لە شەڕدان هەردوو لایەن بە ئیسلاحی خۆی لە نقاتی لاواز و نقاتی بە قووەتی یەکتر هەڵدەسەنگێنن و بە دوای ئەوەدا دەڕۆن ێستا جمهوری ئیسلامی چ نقاتێکی بە قووەتی هەیە ئەرێ هێزە نیابەتیەکانی ماوە ئەرێ ئەو هیلالی شیعی کە دروستی کرد بوو ئەوە ماوە حکوومەتی بەشارە سەدی بەدەست ماوە ئەوەی کە بە ئیسلاحی خۆی حوسیەکان ئێستاکانە دەبینی بێدەنگن و کۆمەڵک شتی دیکە لەو بابەتەوە تەنانەت لە نێو خۆدا تۆ لەو شەڕە 12 ڕۆژەیدا بە تەواوی دەرکەوت خەڵک ئەو شەڕی بەی خۆی نەدەزانی خەڵک شارەکانی ڕاستە دە پەیامێکدا دانکوت ئیسرائیل توێتی تارانێت چۆلکرد نەبا ئەو پەیامە ئەرێ هەبووە ئەرێ نەبووە ئەمە قەزیەکی دیکەیە بەڵام نا خەڵک ئەو شەڕی بەی خۆی نەدەزانی خەڵک شاری چۆل دەکرد بۆی مەدانی شەڕەکە بوو کەسی شەڕی ساز کردو بۆ ینی لە سەروەت و ماڵ و ژیانی لە سەروەتی خۆی دەگوزەرا بۆی ژیانی ڕزگار بکە بەڵام ئەمە لە تولی تا مەسەلەن دایبنێ لە شەڕ 8 ساڵی ئێرانی عێراقدا کارم بە ئانێک نەداوە بۆی نەداوارێ جمهوری ئیسلامی خەتای بوو یان عێراق خەتای بووانە و بمانێت بۆ کەسانەی کە لێکۆڵینەوە دەکەن بەڵام لە جەریانی 8 ساڵی ئێران و عێراقدا وەڵا خەڵکی ئێرانێ بە خەڵکی ئێرانێ ڕاستیەکەی دیفاعیان کرد لە بۆ چونکە پیان وا بوو هێرشکراوە بۆ وڵاتەکەیان پیان وا بوو غەدریان لێکراوە پیان وا بوو بە هەر جۆرێک بێ بەڵام ئەم کەڕەتە پیان وانە بوو ئەم شەڕی ئەو میلەتەیە شەڕی ئەو خەڵکەیە شەڕی گەلانی ئێرانەیە شەڕی جمهوری ئیسلامی و ئیسرائیلە با جمهوری ئیسلامی بۆ خۆی شەڕی خۆی بکات حتا ئەگەوەندەی ئیزافە بکەم دوای تەوابوونی شەڕەکە ئەرێ لە هیچ جێگایەکی ئەم ئێرانەی لە شارە گەورەکان لە شارە چووکەکان ئێمە ڕاستەکەی دیتمان بە ئیسلا بە دژی ئەم شەڕە تەزاوڕاتێکی مەسەلەن 20 میلیۆنی ساز بێ
هەتا لەو تەشەیە جەنازانەی کە کردیشیان لا مەسەلەن دایبنێ لە 20,000 کەسێکی زیاتر تێنە دەپەڕی ینی ئەوانە هەتاگە بڵێن 200,000 کەسیش بیان شتێکی زۆر سیر و سەمەرە نییە بۆیە لەو بابەتەیەوە ئێران ئەوەشی بەدەست نەماوە ئەوەشی بەدەست نەماوە کە بتوانێت بڵە وەڵام من دێمە لەسەر میزی مزاکرە لانی کەم پشتیوانی خەڵکەکەی خۆم پێ زۆر باشە بڕگەی یەکەم بەو پرسیارە کۆتایی پێدێنم ئی بەرنمەیە و شەویژەوەیکە ئەو دانیشتانە چ لێکەوتە گەلێکیان بۆ وڵاتانی ناوچە دەبێت کاکۆمات چ سەرکەوێت چ سەر نەکەوێت جارێکی دیکە دوو حاڵەتی هەیە حاڵەتی یەکەمەوەیە ئەگەر نظامی جمهوری ئیسلامی بەویستەکانی ئەمریکا و دنیای غەرب ڕازی بێ تەبیعیە دەچێتە نێو فازێکی دیکە لە حکوومەتداری لە منتەقەکەداوە دەچێتە نێو ئەو جمهوری ئیسلامیە نابێت کە ئێستا ئێمە لە ماوەی 46 ساڵی ڕابردوودا دەمان ناسی بەنسبەت دنیای دەرەوەەوە بەنسبەت وڵاتانی دەوروبەری من ناچمەنی ئەو باسەی چونکە ئەو تاثیراتی لە نێوخۆیی چەندە دەبێ ئەمە قەزیەکی دیکەیە چونکە حتمما لە نێوخۆشی تاثیراتی دەبێت لە سازمانی وڵاتەکە لە کارکردی وڵاتەکە لە ئەمانە ئەمام حاڵەتە ئەگەڵ حاڵەتە نەچۆنی ئەو مزاکرە ینی ملی نەدا بۆ ئەو ویستانە تەبیعیە نظامی جمهوری ئیسلامی دەگەڵ هەروەکی باسم کرد لەگەڵ فشارێکی گەورەی بینەملەلی ڕوبەڕوو دەبێت و ئەو فشارە گەورەیە دەبێت حتمما دەبێتە باعیسی ناڕزایەتێکی زۆر لە نێوخۆی وڵاتەوە و ناڕزایەتی لە نێوخۆی وڵاتیش دەبێتە باعیسی فروپاشی کۆماری ئیسلامی کە ئەوەی دێ ئارەزووی هەم ئێمە و هەم ئارەزووی هەموو وڵاتانی خەڵکی ناوچەکەش بەڵێ دەسمە بەشی دووهەم کە باز لە شەڕی ڕژیمی تۆریستی ئێران و وڵاتی ئیسرائیلە بەپێی ئەو خوێندنەوانەی کە بۆ دانیشتەکەی نێوان وڵاتی ئێران و ببورن نێوان کۆماری ئیسلامی و دەوڵەتی ئامریکا کراوە بەپێی ئەو دانیشتانەی پێشوو هەبوو بەپێی ئەو شەڕی لە ئارادا بۆ هەتا ئێرە هێڵە سوورەکان لە نێوان هەردوو لایەن بەزێنران بە تایبەت وڵاتی ئیسرائیل هەموو ژێرخانەکانی لە هەموو ڕەهەندەکانەوە لێداوە کاکومەر ئەگەر دانیشتەکان سەر نەگرن یا باشتر وایە پرسیارەکەی گشتی بکەمەوەکە ئەگەری هاتنە ئارای دووبارەی شەڕ مەوجودە وڵی خوێندنەوەکە بڕێک زەحمەتە لەو بابەتەیەوە ئەرێ ئایا ڕاستێکەی نا هەر جارێکی دیکە واردی ئەو فازە دەبنەوە چونکە دەزانین چۆنە من بەش بە حاڵی خۆم ئەو شەڕە با تەوزیع بدەم لەو بارەیەوە من بەش بە حاڵی خۆم ئەو شەڕە بە شەڕ دانانێم نەوعێک شەڕی تازەیە نەوعێک شەڕێکە کەیدی دنیا تازە بەخۆیەوە دیوە شەڕ لە ڕوانگەی ئەگەر لە ڕوانگەی خوێندنەوەدا خوێندنەوەی پێشوودا باسی بکەین شەڕیانی بەو معنایەوەیە کە سپای وڵاتێک هێرش دەکا بۆ وڵاتێکی دیکە خاک داگیر دەکا لە هەموو چەکوچۆڵی کە بەدەستێوەیەتی ئیسفادە دەکا لە مناتخێک ئازاد دەکا دەڕواتە پێشێ و دەبێتە باعیسی وەی کە پایتەخت مەسەلەن پایتەخت داگیر دەکا یان داگیری ناکە بە پایتەختی وڵاتە سقوط دەکا حکوومەتەکە دەڕوخێ بەڵام ئەم شەڕی 2000 کیلومتر لێکتر دوورە ئیسرائیل دێ بە تیارەکانی دێ سنووری وڵاتان دەبەزێنێ دەچێت لە دڵی تارانێ دەچێت لە مەراکزی ئەمنیەتی و سەربازی و ئیسلاح دەوڵەتی کۆماری ئیسلامی دەدا و جمهوری ئیسلامیش بە موشک 2000 کیلومتر ئەولاتر دەچێت لە قەلبی تلاوی و لازام لە فلانی و لە فلانی و ئەو جۆرەشتانە دەدا ئەم شەڕە ڕاستە لەبارێکەوە زیان و زەرێکی زۆر دەگەێنێ مەسەلەن دایبنی ئیسرائیل هەل لە ڕۆژی ئەوڵ و دووەمدا زەربەیەکی یەکجار گەورەی ئینسانی بە تایبەتی لە مەوردی فەرماندەهانی ڕەدەباڵا لە جمهوری ئیسلامیدا ئەگەر لەوە لە مەیدانی شەڕی جاران دابایە وڵا لەشکرەکە تێک دەشکا لەشکرەکە دەڕوخا یعنی زۆر تەبیعی بوو بەڵام ئێستا ئەم شەڕە موشە چێ و شەڕە بە ئیسلاحانەکە شەڕێکی تازەیە نەوعیەتی خۆی هەیە لەو نەوعیەتەدا ئەرێ چەندە بە ئیسلاحی خۆی و شەڕە دەتوانێت تاثیر گوزار بێت لەسەرەوەی کە حکوومەتێک بڕوخێنێ یان حکوومەتێک پابەرجا بکە ئەمە بۆ خۆی قەزیەکی دیکەیە چونکە
بەو چەکانەی کەوانی ئیسفادەی لێ دەکەن تەلەفاتی ئینسانی بە تایبەتی خەیری نظامی یەکجار زۆر دەبێت چونکە قابل تەنیا ئەوەندە بەسەکە ئەو بۆمبەی دەیهاوێیان ئەو موشەکەی بە ئیسلاعی دەیهاوێ لە جەهەتی خۆیدا میلیمیترێک تەجاوز بکە ڕەنگ بێ ئەو میلیمیترە ببێتە باعیسی وی بچێت لە جێگایەکی دیکە بکەوێت تەلەفاتێکی زۆری ئینسانی لێ بکەوێتەوە بۆیە شەڕەکە لە نەوعیەتی خۆیدا ئەرێ دەست پێ دەکاتەوە یان دەست پێ ناکاتەوە بەو نەوعەوە قەزیەکی دیکەیە چونکە ئەگەر ئەوە نەبایە لەسەر سنوورەکانی یەکتر بایان ڕنگ بە خوێندنەوەکە هاسانتر بایە بۆ ئەو مەسلەیەوە ئەوانە ئەمە لایەکی دیکە شەڕەکە بەستگی بە چی هەیە بەستگی بە ئەو مزاکراتایەوە بەستگی بەوەی هەیە کە ئێران چەندە مل دەدا بۆ ویست و داواکاریەکانی ئەمریکا و بە تایبەتی ئەمریکا و وڵاتانی ئەوروپایی دلیلەکەشی زۆر ڕوونە کاکە ئەوان بە سەراعەت ئیعلان دەکەن کە ئێران نابێ ببێتە خاوەنی بۆمبی ئەتۆمی ئێران نابی موشەی بالیستیک و قاڕەپەیمای هەبێ ئێران نابی دەستێوەردان دە هیچ وڵاتێکی دەرو دراوسێدا بکە ئێران نابی گروپهای نیابەتی دروست بکە ئێران نابێ پشتگیری لە تۆریزم بکە ئێران نابێ کۆمەڵک نابێ دیکەیانەیە دەی باشە ئەو دەمی نظامی جمهوری ئیسلامی نیە ئەوەی ئەمە دەیناسین ئەو دەمی نظامی جمهوری ئیسلامی نیە حتا ئەگەر ئاڵوگۆڕێکیش لەو نظامەدا پێک بێ واز لە هەموو ئەوانە بێنێ دیسان نابێتە نظامی جمهوری ئیسلامی بەڵکە دەبێتە نظامێکی دیکە بۆیە من بەش حاڵی خۆم پێم وایە لە حالیەن ڕنگ بێ خوێندنەوەکە خوێندنەوەیکی دقیق نەبێ خوێندنەوەیکی دروست نەبێ چونکە من لە دەرەوەی ڕووداوەکاندا قسە دەکەین وە جۆمان لە ئیخبارات و جۆمان لە لێکدانەوەکان هەیە بۆیە بەرژەوەندی وڵاتان ئێستا لەوەیدایە بە تایبەتی ئەمریکاوە بە تایبەتی شخصی ترامپ خودی ترامپ بەڵەگەر بتوانێت بەبێ شەڕ و بەبێت تەقانەوەی موشەکێک نظامی جمهوری ئیسلامی تەسلیم بە ویستەکانی خۆی بکە قارەمانێک لە خۆی دروست دەکات بەڵام ئەگەر ئەوە نەبێ ئیدی ئەرێر بە فشاری اقتصادی بە فشاری ماڵی بە فشاری سیاسی کۆمەڵک شتی دیکە و یان جارێکی دیکە واردی ئەو مەرحەلەی شەڕ دەبنەوە بەڵام ئەم جار شەڕ بێتەوە ئیدی شەڕی 12 ڕۆژە نابێ ڕەنگەیدی دەبی لایەکیان ڕاستەکەی بگاتە ئەو موقعیەتە کە بە ئامانجەکانی خۆی گەیشت لە دوای شەڕی لە دوای 7 ئۆکتۆبر بۆ ولاوە لە ئاخاوتنەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا بازڵەوە دەکراکە ئیسرائیل وەک نوێنەری خۆیان لە ڕۆژهەڵاتی ناوین دەبینن و دیزایانی نوێی ڕۆژهەڵاتی ناوینیش دەدەنە دەستی ئیسرائیل ئەو بەواتای پشتیوانی بێ ئەملا ئەولا لە وڵاتی ئیسرائیل بوو لێشی کرا یارمەتیشیدا بەڵام لەو شەڕە 12 ڕۆژەی کە هاتە ئاراوە و لەو بلوکبەندیانەی کە مۆجودن و ئێرانیش لەو بلوکەی کە تێیدا بوو بۆ نەیتوانی هیچ پشتیوانیەک بۆ خۆی پەیدا بکات لە ڕواگەی منەوە وڵامەکەی زۆر سادەیە یەک ئەوڵەنەو بلوکبەندی کە ئێران تێیدا بوو بە تایبەتی کەکە حساب لەسەر رووسیا و چین بکەین لەنا وڵاتانی دیکە بە هەرحاڵ وڵاتانی دەوروبەری ئێرانی هیچیان ڕاستەکەی ئەو پەیوەندیان نییە کە لەو بلوکبەندیەدا بن و ڕۆژێک لە ڕۆژان لەسەر ئێرانێ بێنە جواب حتا وڵاتانێکی کە هەموو لایەک پێمان وایە دەستیان جمهوری ئیسلامی دەستی باڵای تێیدا هەیە چونکە بەرژەوەندی وڵاتەکەی خۆیان دەکەوتە خەتەرەوە و نەیان دەتوانێت ئەوەی بکەن بەڵام لە موردی رووسیا و چیندا یەک ئەوڵەن لە مێژووی نازانم مێژووی ڕابردوو باز نەکەین بەڵام لە مێژووی 100 ساڵی ڕابردوودا لە مێژووی 100 ساڵی ڕابردوودا رووسیا زۆر کەم وا هەیە لە کاتی تنگانەدا دەفریای دۆستەکانی خۆی کەوت بێ چونکە هەر بەرژەوەندەکەی وا دەخوازێەوە نمونەشن لە تاریخی ئەم 100 ساڵەیدا کە ڕنگ بێ مادام بەرژەوەندی خۆی کەوتۆتە خەتەرەوە یان قازانجەکەی زیاترە بۆیە پشتی دە دۆستەکانی خۆی کردووە و ئەمە قەزیەکە یەک مەسەلەی دووەم رووسیا بە هیچ جوور نەبووی قابلی قبولە نەپی خۆشە کە ئێرانێکی ئەتۆمی لە دراوسەی خۆیدا ببینێ بەڵام نظامێکی وەک نظامی جمهوری ئیسلامی ببێتە خاوەنی بۆمبی ئەتۆم و بە وڵاتە پانوبەرینەی کە بەدەستیەوەیەتی وڵا مشکلە بۆوانێک دروست دەکە مشکلە بۆ رووسیا یان وڵاتانی دەوروبەری دروست دەکات بۆیە بە هیچ جور رووسیا پێی خۆش نییە و پێشی دروست نییە کە ئێران ببێتە خاوەنی بۆمبی ئەتۆم و لە لایەکی دیکەشەوە
لە لایەکی دیکەشەوە بەرحاڵ رووسیا بۆ خۆی دەرگیری شەڕی ئۆکراینە لە باتڵاقی شەڕی ئۆکراین چەقیوە و چۆن دێتە دەرێ ئەویش بۆ خۆی مشکل و مەحزلێکی گەورەیە تا ئێستاکانە ڕاستە خاکداگیر دەکا و دەڕواتە پێشێ و دەکشێتەوە ئەوانە بەڵام گرفتێکی گەورەی بۆ رووسیا دروست کردو بۆ خۆی مشکلاتی کەم نییە تا واردی شەڕێکی دیکە بێ واردی مەحرەکەیەکی دیکە بێ لەویش لەسەر جمهوری ئیسلامی ئەمە قەزیە لە موردی چیندا تەنیا یەک دلیل باز دەکەم ئەویش دلیلەکە ڕاستەکەی ئەوەیە کە چین وڵاتێکە وەڵام پڕحەشیمەترین وڵاتی دنیاە بەڵام چین لە ماوەی یەک چارەگە سەدەی ڕابردوودا بەو ڕاکارانەی کە کردوویەتە بەر لەباری اقتصادیەوە ڕشتێکی زۆری کردووە و تەماشاش دەکەین بۆ تەڕەقیبی ئەمریکا بۆ تەڕەقیبی وڵاتانی گەورەی سەنعەتی دنیاە بۆیە چین ئێستا لەو حاڵەتە دانیە کە بیهێ واردی شەڕێک بێ وەوەسیێتە لە خۆی تێک بدە ئەگەر چاو لێ بکەیت لەسەر تعرفە گومرگەکان لەگەڵ ئەمریکایە هەتا کەوتنەوە مزاکرە و کەوتنە مەعاملە و کەوتنەوانێ یعنی هەتا نایهەوێ ئەو چێشانە چین لە تەنیشت خۆی تایوانی هەیە داوای تایوان دەکاتەوە دەیەوێت تایوان ملحق بێ بە خاکەکەی خۆی قدرتێکی نظامی گەورەشە بەڵام دەستی بۆ نابە حالیان هیچ دەستی بۆ نەبردووە قسە لەسەری دەکا باسی لەسەر دەکا لەسەر دەکا ناڵە ببێتە عوزوی سازمانی ملل کۆمەڵک مەسایل لەو بابەتە بەڵام دەستی بۆ نابە بۆیە چین واردی و مەحرەکانە نابێ واردی و شەڕە نابێ بعد نایهەوێ بازاڕی اقتصادیەکە و بەرژەوەندی اقتصادیەکان لە خۆی پشێوێنێ چونکە لێ پشێوێ ڕکودێکی اقتصادی توش بێ لە ڕاستیدا وڵاتی چین زەحمەتە کۆنتترۆلکردنی ئەو هەموو حەشیمەتە بۆیە ئەوانیش ناچنەنی ئەو معاملەوە جمهوری ئیسلامی ئەگەر خوێندنەوەیەکی لەو بابەتەی هەبێ کە پێی وابێت چین و رووسیا لە جەریانی شەڕێکی ئاوادادیەنە پشتی حتا تەنانەت بە ئیتلاعی و ئیعلامیش بەحکومیان کرد دەناباخەکەی دیکە لە شوڕای مەسەلەن دایبنێ شوڕای ئەمنیەتی سازمانی ملل وە کۆمەڵێک ڕێکخرا و سازمانی دیکەی بەنێملەلیش کارێکی وایان نەکرد کە مەسەلەن دایبنێ حتا تەنانەت ئێرانی بەرنەوە سەرمیزی مزاکرەیان ئەمریکا قەناعەت پێ بێنن یان ئیسرائیل قەناعەت پێ بێنن کۆمەڵێک شتی دیکە لەو بابەتە بۆیە ئەمن پێم وایە ئێران لەو شەڕەدا من نەکرد من هەموو ئەو کەسانێک کە تاقیبی ئەو مەسایلە دەکەن پێیان وایە کە ئێران لەو شەڕەدا ڕاستەکەی بە تاکو تەنیا بووە بە تەنیا مابەوە و هیچ پشتیوانەیەکی نەبوو بۆیە دەبینی بەڵام کۆمەلگای جیهانی سەرڕای هەموو ئەو ڕخنانەی کە لە ئیسرائیل هەیەە لەسەر غەزە و لەسەر ئەو بەرخوردانەی بە خەڵکی غەزە دەیکا بەڵام دیسانەکانە کۆمەلگای جیهانی واردی هەر پشتیوانیەکەی خۆی بۆ ئیسرائیل دووپات کردوێتەوە ئەتۆ ئەو هەموو پەهبادانەی کە بە ئێرانەوە دەندرێن ئەو دەبەخشی بە ئیسرائیلەوە دەندران یان بە ئیسلاعی خۆ موشەکانی کە بە ئیسرائیلەوە لەلایەن ئێرانەوە دەتەقێنران ڕاستە لە ئیخبارەکاندا دایان کوتگوم بەدی ئاهەنی و نازانم بە ئیسلاعی خۆی ئەو دژە موشێکیانە یان ئەو بە ئیسلا پەدافەندی هەوایی کە سیستمی هەوایی کە ئیسرائیل هەیەتی ڕاستە دایان کودوانە بەڵام نابەشێکی زۆری حتا تەنانەت دەتوانین بڵێ ئەمریکا و وڵاتانی دیکە کە لە منتەقەدا حزوریان هەیە لە ڕێگای و موشەکانیانە دەتەقاندەوە بەبێەوەی دەنگی لێبێنن جاری ئەوڵە دەنگیان لێنە بۆی پامێک بدەن بە جمهوری ئیسلامی کەمە لە پشتی ئیسرائیلێن بەڵام لە جارەکانی دیکە دەنگیان لێنەیە ناو بەبێ دەنجی کارەکانی خۆیان کرد بۆی لەو بارەیەوە جمهوری ئیسلامی ئەو پەیامەشی وەرنەگرتووە تەنانەت و پەیامەشی وەرنەگرتووە کە لە کۆمەلگای جیهانیدا ڕاستەکەی وڵاتێکە کە هیدی بێزراوە. سپاس لە بەشتایتان کاک مەرکاتم تەوا بووە گەلێک مەمنونە سپاس دایەوە کاکش زۆر سپاس دەکەم. خۆشەویستانی بینەر بە شوێ گەشتمە کۆتای مەڵقەی بەرنامەی ڕوانگەش سپاسەوەی کە تا کۆتای بەرنامە لەگەڵمان بوون سپاس واکارانشم تا بەرنامێکی دیکە کوردستان و ماڵەکانتان و سەنگەرەکانی بەرەنگاری لە هەمیشە گەرم و گورت و ئاوەدانتر خواتان لەگەڵ.